بە پێی زانیاری تایبەتی سەرچاوە عێراقیەکان سەردانی لە ناکاوی مایک پۆمپیۆ بۆ عێراق و دیداری لەگەڵ سەرۆکۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کە هۆشداری بداتە بەرپرسانی عێراق لەبارەی لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکا لەلایەن هەندێک ڕێکخراوی عێراقیەوە کە نزیکن لە کۆماری ئیسلامی ئێرانەوە. لە دوای کۆبوونەوەی پۆمپیۆ لەگەڵ عادل عەبدولمادی نووسینگەی سەرۆک وەزیران بۆ دڵنیاکردنەوەی ویلایەتە یەکگرتووەکان لە ڕاگەیەندراوێکدا ئاماژەی بەوەدا کە ئەمریکا هاوپەیمانێکی استراتیژی عێراقە و ئەم وڵاتەش پێگەی کۆکردنەوە و پێگەیشتنە نەک پێگەی ململانێ و ڕوبەڕووبوونەوەکان. لە دوای ڕاگەیاندنی گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران هەندێک لە سەرکردە و باڵەکانی حاشتی شعبی و ڕێکخراوی نەیاری ویلایەتە یەکگرتووەکان هەڕەشەی لێدانی بەرژەوەندەکانی ئەو وڵاتەیان کرد. تەنانەت داوایان لە ئەنجومەنی نوێنەران کرد مەسەلەی بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا بخاتە بەرباس و بڕیاری پێویست لەبارەی بوونیان یا دەرکردنیان لە وڵات دەربکات و بە پێویستیان زانی ئەو هێزانە لە کۆنتڕۆڵی دەسەڵاتی سیاسیدا بن. هەڵوێستی سیاسی عێراق جیاوازە لە هەڵوێستی هەندێک لە باڵا پێکێنەرەکانی حکومەت و حەشتی شعبی. عێراقی سیاسی کە حکومەت نوێنەرایەتی دەکات بە زمانی دیبلۆماسی قسە و هەڵوێستەکانی بەرجەسە دەکات کە بەو پێیە ئەمریکا هاوپەیمانی استراتیژی وڵاتە، بەڵام ئیدارەی ئەمریکا زیاتر حساب بۆ مەترسیە ئەمنیەکان دەکات نەک هەڵوێست و لێدوانە سیاسیەکان. تا مەسەلەی گەمارۆکانی ئەمریکا لەسەر ئێران قورستر ببێت، عێراق زیاتر دەکەوێتە ژێر گوشارەوە، چونکە ئەم وڵاتە ناتوانێت دەستبەرداری ئێران ببێت و ئەو بڕیارانەی ئەمریکا جێبەجێ بکات، بە تایبەتی لە بواری نەوت و غازی سروشتی و پێکاتە پترۆکیمیاویەکان و وزەی کارەبا. ئەمە جگە لە هاتوچۆی گەشتیاری لە نێوان هەردوو وڵاتدا کە ساڵانە چەندین ملیۆن کەس لە هەردوو وڵات بۆ سەردانی شوێنە پیرۆزەکان و ناوچە گەشتیاریەکانی هەردوو لا سەردان دەکەن. ئەمە جگە لەوەی ڕایگشتی لە عێراق دژی سەپاندنی ئەو سزایانەن و ڕەتی دەکەنەوە. ئەو گەمارۆیی ئەمریکان نەک تەنها بۆ عێراق بەڵکو بۆ هەموو وڵاتانی ناوچەکە جێبەجێکردنی سەختە. هەر وەکو مەولود چاویش ئۆغڵووی وەزیری دەرەوەی تورکیاش ئاماژەی بەوەدا کە ئێران وڵاتێکی دراوسەیە و سزاکان تەنها زیان بۆ وڵاتە ناگەێنێت، بەڵکو زیان بە ئاسایش و ئابووری هەموو ناوچەکە دەگەێنێت. هەندێ ناوەندی نزیک لە ئیدارەی کۆشکی سپی ئاماژە بۆ دەکەن کە ئەگەری ئەوە هەیە ئەمریکا هەندێ لە باڵا پێکێنەرەکانی حاشتی شعبی بخاتە سەر لیستی تیرۆرەوە. ئەگەر بۆ سوپای پازدارانی ئێران کە ماوەی 40 ساڵ دژایەتی لە نێواندا هەبووە ئامادەکاری دەرونی جەماوەری لە ئەمریکادا بۆ سازکرد بێت، بە تایبەتی کە هەردوو وڵاتیش پەیوەندی دیبلۆماسیان پچڕاوە بۆ عێراق وەکو وڵاتێکی هاوپەیمانی ئەمریکا گرفتی یاسایی دروست دەکات. لەلایەک حەشتی شعبی بە یاسا بەشێکە لە هێزە چەکدارەکانی عێراق و لە جەنگی دژە تیرۆردا ئەمریکا بۆ خۆی پشتیوانی ئاسمانی و لۆجستیک کردن و چەکداری کردن بە چەکی سوک و مامناوەند و بگرە هەندێک جاریش قورس، بۆیە عێراق تووشی نائارامی و شڵەژان دەکات. لە کاتێکدا ئەم وڵاتە ساڵانێکە بۆتە قوربانی جەنگی تایفی و ناسەقامگیری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئەمنی. لەم قۆناغەدا کە عێراق دەیەوێت پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی ناوچەکەدا چاک بکاتەوە و لە دوای جەنگێکی وێرانکەر سەرنجی وەبەرهێنان بۆ ئاوەدانکردنەوەی وڵات ڕابکێشێ. گوشارەکانی باڵی توندڕەوی ئیدارەی ترامپ بۆ سەر عێراق بۆ تێکدانی سەقامگیری ناوخۆیی و ناوچەی ئەم وڵاتە زیان بەخشن و ترسناکە و ئەگەر بەردەوام بێت ئەوە لە هەموو سێکتەرەکاندا پاشەکشە بە وڵات دەکات و ڕاستەوخۆش زیان بە تاک و کۆمەڵی عێراقی دەگەێنێت.